بسم الله والحمد لله والصلاة والسلام على رسول الله. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. طبعا كتابي كدام الناوى مختصر العقيدة الإسلامية بكرتي يعني بوختي عقيدة إسلامي كافرين مختصر العقيدة الإسلامية ما بس بي أواني كتابي هبناي عقيدة إسلامي بخوي قوربو بي أما مختصر كيبنا مختصری عقیدەی ئیسلامی وەکو عقیدەی ئیسلامی وەکو فەرعێک لە فەرعەکانی شەریعە وەکو زانستێ لە زانستەکانی شەریعە پوختەیەک دەربارەی ئەم زانستە لە زانستەکانی شەریعە لە قورئان و سنەتی صەحیحە یعنی لە قورئان و سنەی صەحیحە. باشە برایانی بەڕێزم ئەمانە گرنگە با بزانین ئەم زانستە کە پێڵێن عەقیدە ناوی تری هەیە بەڵێ ناوی تری هەیە یەکێ لە ناوەکانی تری پێوترێت تەوحید معلومی جەنابتانە کتێب هەیە بە ناوی تەوحید وانێ بەم ناوە یەکێ لە ناوەکانی تر سونە کە وەکو سنەی الخەلال هەیە ئەوە هەمی باسی عەقیدەیە یەکێ لە ناوەکانی تر کە عەقیدەیە بڵێن ناوی عەقیدەیە بریتە الئیمان وەکو چۆن ئەبو یەعلا ئەلئیمانی هەیە شێخ الئیسلام ابن تەیمیە ئەلئیمانی هەیە ئەمانە کتێبن باشە باسی عەقیدە ئاکەن یەکێکی تریان ناوی ئوصول الدین ئەمەش هەر ناوی عەقیدەیە ئەمە بزانن ئەمە چوار ناومان باس کردووە ناوی پێنجەم الفقه الأكبر کە لە کتێبە ئەمەش هەر عەقیدەیە بە ماڵێن فقه الأكبر پێڵێن عەقیدە فقه الأصغر بە فقهاڵێن باشە برای بەڕێزم ئەمە ئەبوو حەنیفە کتێبێکی هەیە کە زانایانە فەرمون خۆی نەینووسی ئەو کتێبە تەلەبەکانی کۆیان کردوەوە باسی عەقیدە ئاکاتیایە یەکێ لە ناوەکانی تر الشەریعە کە هەر بەم زانستە ئاوترێ وەکو ئیمامی ئاجۆڕی کە کتێبێکی نووسیوە ناوی الشەریعەیە کەوابێ مەناوەکانی عەقیدە ئەڵێ مختصر یعنی پوختە کراو باشە کورت کراوە مختصر العقيدة الإسلامية بزانە کە ئەڵێ العقیدە عقیدە لە لوغەیە خۆی وەزنی فەعیلەیە باشە بە معنای مەفعولە یعنی المعقودة باشە عقد خۆی لە لوغەیە یعنی گرێ باشە یعنی شەد ڕەبط بۆیە پێڵێن عەقیدە بێ ئەو کەسە بیر و باوەڕەکەی وەکو چۆن گرێ توند و بتەوە بیر و باوەڕەکەی ئاوا توند و بتەوکە بۆیە هەر لەوەشەوە لە ئیصطلاحەوە پێڵێن ما ينعقد عليه قلب المرء ويجزم به بحيث لا يتطرق إليه الشك فيه يعني ئەوەیە کە ئینسان دڵی لەسەردا ئەمەزرێ باشە چۆن ئەڵێ جەزمی کردووە لەسەری جەزمی کردو یعنی ڕاڕا و دوودڵ نییە کابێ ئەمە عەقیدە نییە کەسێ سەیرەکەی ئیمانێکی هێناوە و دەی تۆزێش لە بێتەوە خاوە بێتەوە وەڵا نازانم تۆ بڵێ ئەمە هەبێ و تۆ بڵێ ئەمە نەبێ و نە ئەمە لەگەڵ ناوی عەقیدە نایەتەوە چونکە عەقیدە یعنی ڕەبط و شەد یعنی بەستن یعنی توندکردن باشە برای بەڕێزم یعنی سابت بوون یعنی چەسپان لەسەر شتێ ئەمە هەر لە لوغە و لە ئیصطلاحەکەشیە ئەجا ناڵێ مختصر العقيدة الإسلامي ئەڵێ العقيدة الإسلامية ئەو تایی لەگەڵایە بۆ لە بەرەوەی عقيدة مؤنثة باشە کە عقيدة مؤنث بوو لێرەشەوە ئەم تا ئەوەرەگرێ کە مختصر العقيدة الإسلامية كأبي بالصفة بو عقيدك باش براي برزم أما بالنسبة كتابكوا بالنسبة نايب كتابكوا أصلي كتابكوا مؤلفكي محمد بن جميل زينو شيء خواهي قبل لي خوش بيه أم بياوا سوري بوا لصالح 1925 لسوريا لحلب لدايق بوا إتر لداري حديث لمكة لبيت درسي وتوتوا وكاتت برعايتي الشيخ بن باز للري أو ريبي دراوا كان كتابي هي عقيدة كل مسلم في سؤال وجواب غير أم كتابة اسم كتابة مختصرة العقيدة الإسلامية كتابي كتيرية ناوي عقيدة كل مسلم في سؤال وجواب أو كتابي من تماشام كردوه يعني شرحان كردوه أين أخوي دو بريا شون أما بأسلوبي سؤال وجواب هيني كردوه جعان كتابي كلا بردس معناها عقيدة كباسكا بشوازكي بدائي بشوازكي چۆنەڵێ ئاسان و سەهل لەبەرەوەی ئەو کەسە کە ئەیوێ عەقیدە بخوێنێ چۆن کەسێ پرسیار لە کەسێکی ترەکە وەڵامەکەی وەرگێ ئاوا شەرحەکە بۆمان ئاوا باسی عەقیدەمان بووەکە پرسیارەکە بۆ نمونە لماذا خلقنا الله وەڵام جیم لنعبده ولا نشرك به شيئا هەر ئاوا بڵێن بابەتە عەقیدەیەکان ڕوونەکاتەوە لێویاشە لە ضمنی ئەوەش ئەو کوتمان ئەو کتێب ئەو هینەشی کە دووپەڕەیەکە عقيدة كل مسلم في سؤال وجواب
کتێبێکی تری هەیە منهاج الفرقة الناجية والطائفة المنصورة ئەوەش باسی ئەو کەساناکە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو طائفە و کۆمەڵێک کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی ئەوانە نەجاتیانە بێ مادەم لەسەر سونەتی پێغەمبەر و لەسەر دینە ڕاستەکەن. کتێبێکی تری ناوی توجيهات إسلامية لإصلاح الفرد والمجتمع ئەوەش کۆمەڵی ڕێنماییە بۆ خەڵک بە شێوازێکی عام. کەوابێ ئەم کتێبانە ئەم کتێبانی هەیە کتێبی تریشی هەیە لە باسی ئافرەت و ئەو بابەتانەیە ئەحکامی ئافرەت و ئەو بابەتانەیە. ئەم پیاوە خۆی لە ئەسڵا سۆفی بۆ برانی بەڕێزم یەکێ لە گرنگی ئەم کتێبە ئەوەیە کە ئەم پیاوە خۆی لە ئەسڵا لە پنچینیان سۆفی بە خۆی ئەڵێ كنت نەقشبەندیەن خۆی ئەڵێ من کابرایەکی سۆفی نەقشبەندی بووم ئەڵێ دەرس مەخوێن لە مزگەوت باشە باش سەبەبی هیدایەتەکەیمان بووە کاکە سۆفی بووە ئەڵێ دەرس مەخوێن لە مزگەوت لە لای شێخی ئەڵێ ئەو شێخە صحیحی مسلم گەشتینە حەدیثە لە صحیحی مسلمە حەدیثەکەی ابن عباس کە فەرمێ وإذا استعنت فاستعن بالله ئەڵێ منی ژوتم ئەنجا شەرحەکەی ئیمامی نەوەوی خوێنەوە لەسەری وإذا استعنت فاستعن بالله و دەی ئاواکە و ئاواکە ئەبێ هەر تەنها پشت بە خوای پەروەردگار ببەستیت و نابێت لە غەیری خوای پەروەردگار پشت بە کەسی تر ببەستی. ئەڵێ منی ژوتم یا شێخ ئەمانی کە تۆ باسیەکەی هەمووی باسی ئەوە کاکە تۆ نابێت داوا لە غەیری خواکەی بۆچی خەڵک داوا لە غەیری خواکە؟ ئەڵێ ئەویش چۆنڵی پێی ناخۆش ئەم قسەی منی بەدڵ نەبوو وتی بابەجان من لە فڵانە کەسی پورمم جۆ لێ بووە بە تەجروبە بۆی سەلماوە توێتی هەر کاتێ تووشی ناڕەحەتی بم داوا لە فڵانە شێخەکەم یارمەتیمەیە. ئەڵێ منی زۆر سێرم لێ وتم یا شێخ تۆ پیاوێکی تەمەنی لە کتێب و لە خوێنەوەیان سەرف کردووە پورێک کە نەخوێنەوارە چۆن ئەیکەی بەسەر چاوێک لە سەر چاوەکانی دین و دینی لە وەرەگری. ئەڵێ کە ئەمەم وتی ئینە لەدەیکە ئینەکە لەدەیکە ئەڵێ من نەمەزانی وەهابی چڵێ لەو قسەی ئەوە چۆنڵی ماوەستەگەن سەوتەکەت ئەی بڕێ بەڵێ بەڵێ لەو ئێستا باشە برا لە ئینە لە دیکەکەەوە سەوتەکەت نەما باش ئێستا حەلیەکەم انشاءڵڵا سەواز حەسەوتم بەڵێ مامۆستەگەن بارەکەڵڵا سەلامەت بێ خۆم ئەفەرمێ وتی تۆ کابرایەکی ئەفکاری وەهابیت هەیە ئەڵێ منیش نەمەزانی وەهابی چێ لەو کاتەیە ئەڵێ گەڕام وتم بزانم وەهابیەت چییە تێگەی ئەڵێ ئاوام کرد ئاوا گەڕام ئەڵێ لێەوە خوای پەروەردگار هیدایەتی ئەمجا هەر کتابێکیشی نووسیوە ناوی كيف اهتديت إلى التوحيد والصراط المستقيم نزیکی 100 شتێ لاپەڕەیە باسێکا زۆر جوان باسێکا کە چۆن خوای پەروەردگار هیدایەتیەوە بە کورتی لە ساڵی 2010 خوای گەورە لێ خۆش بێ ئەم پیاوە بەڕێزە وفاتی کردووە. باشە برایانی بەڕێزم طبعا ئێمە وەک باسمان کرد ئەمە کتێبێکی عەقیدەیە باسمان کرد کە عەقیدە یعنی لە زووە کە تەئلیف کراوە هێندێ ناوی هەبووە برایان سەوتی نایە باش الله لەوانەیە خەتی نەمابێت ئێستا هەلێبین ئینشاءڵڵا ئەگەر ئەنجام دەنگم وازحە بەڵێ بەڵێ مامۆستەگەن سبحان الله لەم کاتەیە من یەک دوو تەلەفۆنیان کردەوە مۆبایلەکەم هین کرد مۆبایلەکەم بێدەنگ کرد جا برایانی بەڕێز ئەمە باسمان کرد عەقیدە و چەند ناوەی هەیە ئەو چەند ناوەی هەیە ئەنجا شروطی هەیە زانایان ئەفەرمون دوو مەرجی هەیە عەقیدەی صحیح ئەبێ ئەم دوو مەرجەی تیا بێتە جێ وئیلا ئەمە عەقیدەی صحیح نییە گەرم دوو مەرجێکیانە مەرجێکیانە بێ مستەنەدێکی شەرعی هەبێ ینی لە کتاب و سونەوە چونکە عەقیدە ئەگەر نەڵێن هەمووی بەشێکی زۆری مەبنایە لەسەر غەیب یعنی لەسەر ئیمانی ئینسان باشە کە غەیبی ئەو بابەتانە خاڵی یەکەمی خاڵی دووەمی ئەبێ کە مستەنەدی شەرعی هەبوو لە قورئان و سونە خاڵی دووەمی ئەبێ بە فەهمی سەلەفی ئومە بێ یعنی بە فەهمی سێ قەڕنەکە
يعني بفهمي صحابة وتابعين وتابعي تابعين ئەو سێچینە چونکە ئەوانە نزیک بوون لەسەر چاوەکە برایانی بەڕێز تۆ ێستا تۆ بتەوێت لە شوێنێکە چۆن بڵێ دەسێ بگاتە ئاوێکی صاف و سازگار لە کانیەکە ئەبێ بگەڕیتەوە بۆ سەر چاوەکەی لە خوارەوە بیشتی زۆر تێکەوتووە و ئەنواع شتی تێکەوێ باشە بەس هەتا بچیتەوە بۆ پێشتر شتێکی سافتر و شتێکی چاکتر و جوانتری دەسەکەوێت ئەو دینەش وایە تۆ بۆ لای سەحابە وەکو ئیمامی مالیک فەرمی ما لم يكن يومئذ دينا فلن يكون اليوم دينا ئەوەی لە سەردەمی سەحابە و لە دوای سەحابەوە دین نەبوو بێ ئەم سەردەمەش هەر دین نابێت کە بۆ ئیمامی مالیک بۆ سەردەمی خۆیە فەرمێ جاتی جای کە بگاتە سەردەمی ئێستەی خۆمان باش عەقیدە گرنگە جندوبی کوڕی عەبدوڵڵا فەرمێت لە فەرمودەیەکە ابن ماجەی گەڕێتەوە شێخ ئەلبانی فەرمێت صحیحە ئەفەرمێ كنا مع النبي صلى الله عليه وسلم جا باسمان لە گرنگی عەقیدەیە زانە چۆنە أفرمي كنا مع النبي صلى الله عليه وسلم ونحن فتيان حزابرة أفرمي إما لقل بغمر أبين صلى الله عليه وسلم لكادي كايما كمالي قنجي شونالي هالكوتو تازي بيقشتوبين فتعلمنا الإيمان قبل أن نتعلم القرآن أفرمي فيري إيمان بين يعني بغمر إخوة صلى الله عليه وسلم لبيش فيري إيماني كردونها قلت من عقيديك لما لا ناوكاني كبوي بكارهات وشيب وإيمان وقلتمان وكو أبو يعلى وغير أبو يعلى وشيخ الإسلام ابن تيمية كتابكاني عقيدة أنه إيمان أفرمي فتعلمنا الإيمان لبيش بغمر إخوة صلى الله عليه وسلم فيري عقيدة كتير أبوي أو تري بغمر إخوة صلى الله عليه وسلم سيانز صعد لمكة خلقي فيري عقيدة صحيح كرت سيانز صعد لمكة خلقي فيري عقيدة صحيح كرت بلان أنقصي هر آوا بسنية دكي تريشي لمدينة هر خريجي عقيدة صحيح ونبي بغمر إخوة صلى الله عليه وسلم تواليا أفرمي كنا فتعلمنا الإيمان قبل أن نتعلم القرآن لبيش فيري عقيدة وتوحيد يعني كردون أنجا دعاء وفرمي بيجوي فيري قرآن كريم أفرمي ثم تعلمنا القرآن فازددنا به إيمان فرمي أنجا دعاء وفيري قرآن بينو إيمان من بقرآنك زيادي كرد أما قرنقة براسي كإنسان على دار يوبي سودي تي عقيدة براني برزي أو باريزيت بإذن خواهي پروردگار لە نەخۆشیەکانی شوبوهات چییە؟ تۆ سەیری کە تۆ بەو تەمەنە کورتەی خۆتەوە کە هەتەیە ئەگەر خۆی پەروەردگار تەمەنێکی داویکە سەیر کە چەند کەسە بینی ڕێی هیدایەتیان وەرگرت ڕۆژێ لە ڕۆژان گاڵتەیان بە تۆ کردیان و خواوە نوێژە ئەیان و هاتو ئەو نەفەرزەی بۆ نوێژ کوان ئێستا ئەوانە سەیرەکەی زۆریان ڕویان لە دین نییە زۆریان وەک پێویست تەماشاکەی هەنێکیان هەر نوێژیان واز لێ هێناوەخوا پەنامان بە بۆ چونکە عەقیدەکەیان دانەمەزراوە بەرگەی هین ناگرن چۆنەڵێ بەرگەی دوو شوبهە ناگرن باشە براکەم تووشی ئیلحاد بن تووشی بیدعا بن خوا پەنامان بە لە هەر شوێنێکە و بیدعەیە بێ سەیرەکەی تەئسیریان تێیەکە بۆ لەبەرەوەی عەقیدەکەی چۆنەڵێ ئەوەی لەسەری دامەزراوە لە ئەسڵا خۆی بنچینەیەکی پتە و چاک نەبووە فائیدەیەکی تری بۆ شەهەوات گەر ئینسان ئیمانی بڵێن عەقیدەی بەهێز بوو ئەسما و صیفاتی وەکو خۆی خوێند بۆ شەهەواتیشی سوادەیە کە ئازانێ یەکێ لە ناوەکانی خوای پەروەردگار بریتە لە ڕەقیب ئەزانێکێ لە ناوەکانی خوای پەروەردگار بریتە لە شافی بۆ نمونە ناچێ پەناگرێ بەر شتی تر دوای ئەوە تحقیقی حیاتی سەعیدە باشە براکەم ژیانێکی خۆشە بۆ فەرەحەمەین بۆیە خوای پەروەردگار فەرمی ومن یؤمن بالله یهدی قلبه ئەفەرمێت کە زیمان بێنێ بە خوای پەروەردگار خوای پەروەردگار هیدایەتی دڵی هەیە بۆیە کە تۆ عەقیدە و سەلامەت بوو تووشی ناڕەحەتیە بی تووشی نەخۆشیە بی تووشی هەر شتێکە بیت مادەم عەقیدەکەت سەلامەتە وەکو پێویست لە قەزا و قەدەر تێگەشتووی کە بابێکی گەورەی عەقیدەیە سەیرەکەی تۆ ژیانێکی خۆشە هەیە باشە برای بەڕێزم ئەنجا دوای ئەوە هەموو عیبادەتێکی تری لەسەر عەقیدە ڕاوەستاوە مادەم عەقیدەکەت عەقیدەیەکی مەزبوط نەبوو لار و لەوێر بوو خوا پەنامان بە ناقیضێ لە نەواقیضەکانی تیا بوو یان با بڵێن هەڵوەشێنەرەوەی لە هەڵوەشێنەرەوەکانی تیا بوو ئیتر حەجەکەی ڕۆژوەگری چیەکەیت خوا پەنامان بە هەمووی وەکو وایە هەمیت هەڵوەشان بێتەوە بۆ کەوا بێ گرنگە عەقیدە با بێنە سەر کتێبەکەی ئەم پیاوە بەڕێزە ئەم شێخە بەڕێزە ئێستا لە لاپەڕێکەوە لە بسم الله الرحمن الرحیمەوە پێدا دەڕۆین إن شاء الله أفرمي بسم الله الرحمن الرحيم
ئەمە عادەت بووە بەسمەلە زانایان کتێبەکانیان پێی دەست پێکەن ئیقتیدایە بە قورئان لەبەرەوەی قورئان بە بەسمەلە دەست پێکە وەکو ئیقتیدایە بە کتێبەکانی بەو نامانەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نووسێتی بۆ مەلیکەکان کە بە بەسمەلە دەستی پێکردو بۆ زانایانی کتێبەکانیان بە بسم الله دەست پێکرد أفرمي إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره زۆر بە کورتی ئەفەرمێ سپاس و ستایش بەخوای پەروەردگار سپاسەکەین و پشت تەنها بۆ بەستین و داوی لێ خۆشبوون لەوەکەین ونعوذ بالله من شرور أنفسنا پەناگرین بەخوای پەروەردگار لە شەڕی نەفسی خۆمان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوعای کردی فەرموو ئەی خوای پەروەردگار لا تكلني إلى نفسي طرفة عين يعني خوای پەروەردگار نەمەیتە دەست خۆم دەست نەفسی خۆم بەپێی ئەندازەی چاوتروکانمی ئەوە تا لێرەشە ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا وروى الأخراب فناقرين بخوال الأخراب عمل كان من يهده الله فلا مضل له أو إخوة برودقار هدايتي باكز ناتواني قمرايكا ومن يضلل فلا هادي له أو إخوة برودقار قمرايكا كز ناتواني هدايتي با طبعا هو كالري خرابي قرت أو إخوة برودقار أو كسا قمراكا إن إخوة برودقار كسا قمراناكا كحزيبة هداية بيوشوين با شوين هداية كيف وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله شایەتی دەدەم کە هیچ بەرساوی بە حەق جگە لە خوای پەروەردگار و هاوبەشی و پێغەمبەری خوار صلی الله عليه وسلم بەندەی ئەو ڕەوانەکراوی ئەوە ئەمانی شڵا باسەکەین لە باسی شروطی لا إله إلا الله محمد رسول الله یەتە پێشەوە لە کتێبەکەیە ئاماژەی تێدا هەیە أما بعد فهذه أسئلة هامة في العقيدة أجيب عليها ئەڵێ پاشان ئەمە کۆمەڵی پرسیارە گرنگە هەرچەند زانانی لوغا ئەڵێن مەڵێن هامە بڵێن مهمە چونکە هامە بەو ئەو شتەیە کە بڵێن زیاتر ژەهری هەیە و پێوە دەدا لە هینە باس کراوە لە کتێبەکانی لە حەدیثی شاهاتووە جگە لە مەعاجمیش پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فرمى من كل أعيذكما بكلمات الله التامة من كل شيطان وهامة أفرمي أجيب عليها جوابي أو برسالة قرنقانة هيموه مع ذكر الدليل من القرآن والحديث الصحيح أفرمي لقل باسكرني دليل لقرآن والسنة وهو على حديث صحيح جگەل لەوە شێمە مەصدەرێکی ترمان هەیە لە خاصن لە عەقیدەیە کە بریتێ لە ئیجماع بەڵام ئیجماع ئەوە نەیە ئیجماع تابعی قورئان و سنە فەفەرمێ ليطمئن القارئ إلى صحة الجواب بۆی ئەو کەسێک کە ئەخوێنێتەوە و ئاوەکو بەڕستان گوێ لێ بێ و ئەی بیستی وەی خوێنێ چۆنەڵی ئیطمئنان کە دڵی دابمەزرێ لەسەر ئەو وەڵامانی کە ئەی بیستێ لأن عقيدة التوحيد هي أساس سعادة الإنسان في الدنيا والآخرة ئاوەیەکێک فائدە گرنگەکانی عەقیدەی باس کرد کە وتمان کە تحقیقی سەعادەکە ئەفەرمێ ئەساسی سەعادەتە لە دنیا و لە ئاخرە بۆ ئینسان والله أسأل أن ينفع بها المسلمين ويجعلها خالصة لوجهه الكريم أفرمي داواكم لخواي پەروەردگار کە سوود بە مسلمانان بگەێنێ و مەبەستیشمان لێی تەنها ڕەزامەندی ئەو بێت كأفرمي هذه العقيدة أما لزوبي كتاب كانت يعني يتفق عليها يتوقف عليها مصير المسلمين سعادة وشقاء أما لزوب أما قسي خوينيا قسي أم بلين بياويك أم طبيعيين كردوا بويا هذا كان هرش خوينين وبسريعين أفرمي يتوقف عليها مصير المسلم من سعادة أو شقاء مصير إنسان مسلمان لسر أو وسطاوة لويك آية لسعادتها لشقاء يعني بهشتها جهنمية كما أوسري معناها كيتي وإن أهم ما فيها هو التوحيد الذي خلق الله العالم لأجله قلت وشتيكت آياتي يعني أم عقيدة ما فيها يعني ما في هذه العقيدة بريتيل التوحيد كخواي پەروەردگار همو عالمي لسر أود لبيناي أو أدرس كده وأرسل الرسل لتحقيقه وأروها خلقي ناردوا لبيناي هنا نجي أو لتحقيقه أو أقرته بالتوحيدك فهذا رسول الله صلى الله عليه وسلم بقي في مكة 13 عاما أفرمي بغمر خواه صلى الله عليه وسلم سيعزى صلى مكة معه يدعو إلى توحيد الله في عبادته ودعائه وحده دون سواه وأن المساجد لله فلا تدعو مع الله أحدا تنها خلقي بانكر بغمر خواه صلى الله عليه وسلم بو توحيد بانكرني خواه فرقار بتنها هواك ليك تدين بتنيا خواه فرقار فرمي وأن المساجد لله فلا تدعو مع الله أحدا ومن التوحيد أن نؤمن بأسماء الله وصفاته وما لبيش عباسي توحيد عبادتك أفرمي أنزل التوحيد ترجمانية بريتك إنسان بك إنسان إيماني هبه بأنها وصفة كان خواهي پەروەردگار ومنها علو الله على عرشه لقرنترين بريتلا علوي خواهي پەروەردگار بسر عرشكيه بلندي وبرزيتي خواهي پەروەردگار بسر عرشكيه
تحقيقا لقول الله تعالى وكهنا نجيك بو وتخوي برجال الرحمن على العرش استوى، أي على علو يليق بجلاله لا تشبهه مخلوقاته. أفرمي علويك تايبتا لائق بخواي شايستي خواي پروردگارە مخلوقاتانی لەو ناچن، وأنه سبحانه ما عباده يسمعهم ويراهم خواي پروردگار بەندەکانیەتی ئەیان بیستێ ئەیان قال لا تخاف إنني معكما أسمع وأرى. خواي پروردگار بەبزار نترسن من لەگەڵتانە أسمع وأرى يعني أبستم أنا بسمع وبصر بس الشعب. ومن توحيد الإيمان بأن الحكم لله لقوله لتوحيد شبك إنسان بعرابك حكم تعبك پروردگارە الحكم إلا لله أمر ألا تعبدوا إلا إياه. باش أما محتويات بقى بين بأركان الإسلام لا بري دو نسراء لله أركان الإسلام أقر يما تماشاكين كتابة كمان كتابكي بأركان الإسلام دەست پێ کردووە. باشە برانی بەڕێزم بۆچی بە ئەرکانی ئیسلام دەستی پێکرد لەبەرەوەی تۆ مسڵمانی لەبەرەوە کە تۆ نوێژ خوێنیت خاڵی جەوهەری و گرنگی تۆ ئەوەیە کە عەقیدەکەت عەقیدەیەکی سەلیم و چەسپا و دامەزراو بێ. برای بەڕێز عەقیدەکە بەچی سەر چەسپا و دامەزراوە بێ؟ بەوەی کە لە پێشا بە ڕوکن دەست پێکرد. ئەمە ئەساسە. باشە برام لە پێشا ڕوکنەکان وەکو چۆن بە پایەکان دەست پێەکەی ئەساسێکی چاکی بۆ دروستەکەی ئەنجایی یاڵە بۆ سەر ئەوان ئەفەرمێکی تەمان ئەم ڕوکنانە کە باسی کردووە بینایی لەسەر حەدیثەکەی جبریلە کە لە مسلیم و غەیری مسلیمیشی گێڕێتەوە ئەها کردێتی بە شێوازی سوال و جواب. ئەمە پێنج ڕوکنەکەی ئیسلامە بۆی کردی بە پێنج پرسیار جبریل و یەسئەل. ئەم حەدیثە چۆنە؟ ئەم حەدیثە پێغەمبەری خوا سەحابەکە ئەفەرمێ عومەری کوڕ خەتاب ئەفەرمێ ئێمە لە خزمەتی پێغەمبەر بووین صلى الله عليه وسلم. ئەفەرمێ کابرایە هاتە ژوور إذ طلع علينا رجل شديد بياض الثياب پیاوێکی جل زۆر سپی شديد سواد الشعر مووی زۆر ڕەش بوو لا يرى عليه أثر السفر. ئەفەرمێت کە تەماشامان ئەکرد چۆنەڵێ ئەسەری ئەوەی پێوە دیار نەبوو ئەم پیاوە سەفەری کردبێ و تەبوو تۆزاوی و لە سەحرایە و ناڕەحەتێتی چۆنەڵێ لێ وشک بوون و خۆڵایی بوون ئەم شتانی پێوە نەبوو ولا يعرفه منا أحد. ئێکە ئەمانی پێوە نەبێ دەبێت کە بیناسێ دیارە خەڵکی مانتیقەکەیە. ئەفەرمێ کەسیش نەیە ناسی. کێ بووە؟ جبریل بووە لە شێوی کەسێک. ئەفەرمێ حتى جلس إلى النبي صلى الله عليه وسلم هات لمجلسك حتى لا بيغمبري خواه صلى الله عليه وسلم فأسند ركبتيه إلى ركبتيه ووضع كفيه على فخذيه. أفرمي هردو أجنوينا بأجنوي بيغمبري خواه صلى الله عليه وسلم. جاقر بيسبيت أنواني بلين ما مصراك وانا كان باسي طلبي علمك علي أجنوينا بأجنويه. أما يعني أو بري طلبي علمه أما وكو كسي قعدوا صحابة بينيوانا جبريل لشوي إنسانا بينيوانا كهن لا صحابي أفرمون لشوي دحيي كالبيع أهات كصحابي صحابة كان بيغمر صلى الله عليه وسلم. جبريل كأهات لشوي أو صحابة برزايا أهات شون لي أهات خدمتي بيغمر صلى الله عليه وسلم هنا جاء أواب شوازها هاتوا أفرمين ما أنا ناسي هات هتا أجنونا بأجنوي بيغمر صلى الله عليه وسلم برسياري لك فأخبرني عن الإسلام. إذا أميش شيخ محمد جميل زينو أمام بيالي فأخبرني عن الإسلام. أفرمين جبريل يسأل يا محمد أخبرني عن الإسلام. أي محمد صلى الله عليه وسلم هذا بيمر بزام إسلام تشيا بيغمر إخوة صلى الله عليه وسلم فرمين قال الإسلام أن تشهد أن لا إله إلا الله. أما قرنترين ركنيتي يعني لا معبود بحق يعني لا معبود حق وكو ابن عثيمين فرمي بلي لا معبود حق باشتر وكو لا يعني لغة بكي بيكسر بيبا خبري لا ينافيك لا معبود حق إلا هيج برسايق نيب بحق جيقال لأخواي پروردگار برسراوي ناحق هيا بلي برسراوي ناحق هيا بلام زوريشن آلهن نك إله بن باشا بلام برسراوي حق تيها تنها أخواي پروردگارا بوي غلطة أقر كسي بلي لا إله إلا الله يعني هيج خوايق نيا جيقال الله يا هيج برسراوي نيا جيقال الله نا أبيو شيء أم حقي لقلها بي جاء أمل بركن لا معبود حق إلا الله أي بحق إلا الله يعني برسايني بحق قال أخوي پروردگار وأن محمد رسول الله صلى الله عليه وسلم في غنبري خواش نير دراي خواه فمو أن محمدا أرسله الله لتبليغ دينه
خۆی پەروەردگار نردوێتی بۆ تەبلیغکردن و گەیاندنی دینەکەی. 5 دقەمان ماوە لە کاتەکە تا ئاگاداری بم ئینشاءالله. ئەفەرمێن نردوێتی بۆچی؟ بۆ تەبلیغکردنی دینەکەی، کەوات بێت پێغەمبەری خوا وەما محەممەد ئیلا ڕەسوول. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چییە؟ تەنها ڕەسوولێکە. جایزە بڵێ بە پێغەمبەر، یا جایزە بڵێ پێغەمبەر هاوار، پێغەمبەر فریایکەوە؟ نا، هیچی جایز نییە ئەمانە برای بەڕێزم. ئاگادار بە بۆ لەبەرەوەی پێغەمبەری خوا ڕەسوول، وەما محەممەد ئیلا ڕەسوول. تەنها پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قل إنما أنا بشر مثلكم، پێیان بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم منیش وەکو ئێوە بەشەرێکم، مثلكم، من چی جاکاتەوە لێ؟ یوحا ئیلەیە، من وحیم بۆ دێ. ئەوەنەیە کە خوای پەروەردگار هەڵی بژار و ئەو فەزڵی هاوتێ کە کردوێتی بە نێردرا و ڕیسالەی خۆی پێدا ناردووە. کەواتە ئەمە ئەوە توقیمە سەلاتە، ئەمەیەکیان. دوو ئەنجا نوێژەکەت بە گرنگی هاتووە. وی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە معاذی چی فەرموو کە فەرمی بڕۆ بۆ یەمەن؟ فەرمی با یەکەم شت کە تۆ بانگیانەکەی شەهادەی ئەن لا إله إلا الله بێ وأن محمد رسول الله، فإنهم أطاعوك في ذلك، ئەگەر لەوەیە ئیطاعەتیان کردی و گوێڕایەڵە بوون، فەرمی ئەنجا پێیان بڵێ دەی خوای پەروەردگار پێنج فەرزی لەسەر واجب کردوونی، دەی وەتوئتیە الزەکات، عاشر وتقيم الصلاة، فەرمێت تؤديها بأركانها باطمئنان وخشوع. نوێژەکەت بکەی بأركانها، ڕوکنەکانی بەڕێک و پێچی کەیت و اطمئنان و دڵدامەزراو بیت و خشوعها بێ، بەو شێوازەکە بإخلاص خالصا نوێژەکەت بۆ خوای پەروەردگار بێ. وتؤتي الزەکات، ئەگەر پارە هەبوو ڕەزیلی نەکەی، یان نەگەڕێ بۆ ئەوەی بچی سێ چوار پرسیارکەی دێ لای ئەم و لای ئەو بەشکەم دە یەکێکیان بڵێ وەڵا زەکاتەکەی لێ ناکەوێت. نە، وتؤتي الزەکات، زەکاتەکەش بەی کە حەقی ماڵەکەتە. باشە، جا بۆیە لە زۆر شوێنە لە قورئانە خوای پەروەردگار ئیقامەتی سەڵاتی لەگەڵ ئیتائی زەکات هێنا. فەرمی وأقیموا الصلاة وآتوا الزەکات، لەبەر گرنگێکتەکەیەتی. و ئەبوو بەکری سدیق لە کاتێکا کە حربی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وفاتەکا و جەماعەتی ڕیدداڵێن وەڵا کاکە ئێمە زەکات ناین، هەتا پێغەمبەر مابوو زەکاتمان ناوی تر زەکات ناین، جەیشی بۆ کۆکردنەوە عومەری کوڕی خەتاب فەرمی تۆ چۆن جەیش بۆ ئەوانە کۆکەیتەوە، ئەوانە نوێژەکەن؟ بەکری سدیق فەرمی وەڵڵاهی ئەجەنگێم دژی ئەوەی کە فەرقەکا لە بینی سەلات و زەکاتە. پێ بزانە برای بەڕێز، یەکێکە لە ڕوکنەکانی ئیسلام. ئەنجا چوارەمە تەسوومە ڕەمەضانە، ئەبێ ڕۆژوو ڕەمەزانە بگریت، ئەوەش واجبە. نەک کابراتە مەڵیکا و بڵێ وەڵا کاکەجان خوا پەنامان با هەیە ڕۆژەکانی ئێمالی تیاکا و نایگیرێ و یان لە حوزرێکی بەحاڵ هینی دەستکەوێ یەکسەر. وتحج البيت إن استطعت إليه سبيلا، پێنجەم دانا فەرمی حەجی ماڵی خوا بکەی بەڵام إن استطعت إليه سبيلا کە لە تواناتە، کە بۆ گونجە کە پێت کرا، نەک نەتوانی تو چۆنڵێ زۆر لە خۆکەیت و خۆ بخەیتە تەهلوکەوە و خەڵکیش بخەیتە تەهلوکەوە. إن استطعت إليه سبيلا، ئەوەنی کە لە تواناتە بوو. طبعا وتصوم رمضان فرميتي الامتناع عن جميع المفطرات. باشا دەستگرتنەوە لە سەرجەم ئەو شتانی کە ڕۆژوو ئەشکێنێ من طلوع الفجر إلى غروب الشمس مع النية، نيتي لەگەڵا بێ لە سەرەتای لە خۆر بەیانی و هەتا خۆراوە بوون. وتحج البيت إن استطعت إليه سبيلا، فرمي الاستطاعة تتحقق بالصحة، استطاعة بيجك كمشت بيوك كسلش صاحبي، وملك ما يكفيه، وشي هبيك بشي خويك فاضلا عن حاجته، فاضلا يعني زائدا، زيادة بلو بيداويسيك خوي هيتي ولو حاجتك هيتي، وحاجة من تلزمه نفقته، وروى حاجتي كسيكيش كبيوس أم نفقان كشي لمعلوم ناضيتي أجنجك خشكو براو كسكاري أم نفقان كشي، وبأمن الطريق، وروى الرقاش بأمين به نك تو حاجك كيتنا نارحتي. كاتب كورتي أما بينز ركني إسلام برياني بالرئيس هيج صحابة كهب ولا يا رسول الله صلى الله عليه وسلم من شيم لسرة فرميتو أو لسرة شهادة بينيتو رنجك وكيتو زكاتك وبيتو روجك وبقريتو حاجك وكي فرمي يا رسول الله هيج لما زياترناكم كابرع عربي وتهيج لما زي يكشتنا خمسل فرمي كيف خوته الروي في غمر صلى الله عليه وسلم فرمي أفلح وأبيه إن صدق، فرمي أما طواب أما جيبجك سرفراز بوه. بۆیە ئیمامی ئەحمەد خوا پەنامان با قەولی هەیە بۆ سەر هەر پێنج ڕوکنەکەی ئیسلام.
قولي هي أو شهاديك اتفاقي علماء لسرا هل كاتنا الله محمد رسول الله شهادتين شهادة لا إله إلا الله محمد رسول الله كافر بخوا بنامن با وتقيم الصلاة أو خلافك زوري لسرا آية كسي نيوش نكا كافر بها كافر نابي هني قالين كاكا إما إجماع من بيه لصحابوك نيوش نكا كهرنا كافر أخوا بنامن با هني كتر بكرتك لبين الفاسق وكافر علماء خلاف يعني جاء حالة كسي زانان خلاف يعني بلا سرك آية ما فاسق يا كافر وتؤتي الزكاة زكاتكش بهمان شو إمامي أحمد قولي هي لسري ويك زكاة درنكا كافر بخوا بنامان با صومش قولي هي لسري زكاتش قولي هي لسري حجش قولي هي لسري بو كسيكا دا صلاتي هبي وحجنك أخوا بنامان با والله ما قلت معنا ويك اتفاقا بريتلا شهادكو نيوجنا كراني جوز عن زور خلاف أخوا بنامان با زكاة وانش همي هرشي لسري بلام مسألة كفر بابتي اشتري فبما تا إيرين إن شاء الله بابس بيه وتعالى لمن والبي سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب